ئێمە وەفدێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری هاتووین بە ناوی سەرۆکی کۆمەڵ و سەرجەم سەرکردایەتی ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەریەوە پشتیوانی خۆمان بۆ مامۆستایانی مانگرتوو دەرەبڕین و پێمان وایە ئەو مامۆستایانە لە بری 1.5 ملیۆن موچەخۆری کوردستان هەڵوێستیان نواندووە و لە ژیای هەموو خەڵکی کوردستان مانیان گرتووە و داخوازیەکی هەموو خەڵکی کوردستانە کە حکوومەتی هەرێمی کاربەڕێکەر لەگەڵ بەغدایە بسازێ و بە مەرجی تەوتینی مەحکەمەی فیدرالی ڕازی بێ و خەڵکی کوردستان و موچەخۆرانی کوردستان لەم قەیرانە و لەم دڵەڕاوکێ و لەم بێموچەیە ڕزگار بکە. ئەمە خواستی هەموو خەڵکی کوردستانە و ئێمەش وەکو حزبێکی سیاسی پشتیوانیانەکەین و هەموو ئۆرگانەکانی خۆمان ڕاستپاردووە کەناڵەکانی ڕاگەیاندنمان، نەخۆشخانەی بەخشینمان، مامۆستایانی کۆمەڵی دادگەری هەمووی لە خزمەتی ئەم قەزیەدا بن و هاوسۆز بن لەگەڵ مامۆستایانی مانگرتوو و ئێمە بە حەقیقەت ئەوەی شەڵێن ئەمەی حکوومەتی هەرێم بە پاساوی کوردایەتی هەندێک جار وا دەرەبڕێکە لەگەڵ بەغدا ناگاتە نەتیجە، هیچ کوردایەتی نییە و بەرژەوەندی دوو حزبی دەسەڵاتدارە ڕێگرە لەوەی کەوا بە تەوتین و بە مەرجەکانی بەغدا ڕازی ببن و ئەمڕۆ دەرکەوتووە حکوومەتی هەرێم هیچ چارەسەرێکی نییە غەیری سازان و ملکەجبوون بۆ مەرجەکانی ئەوەی کەوا مەحکەمەی فیدرالی لە بڕیارەکە دەری بڕیوە. ئەمە کورتەی هەڵوێستی ئێمە وەکو کۆمەڵی دادگەری هاتوین بۆ پشتیوانی مامۆستایان و لە کەناڵەکانی ڕاگەاندن بۆ ئێوەی بەیان بکەین.